بدايەتی کە هاتم ئێرە لەگە وەستا خالیدیشی ڤیددیۆمان دەکرد ساڵی 92 بوو ڤیددیۆ و کامیرەی وشتیوا چای دەکردەوە لێرە لەگەری شاگرد بووم لەکنی پاشی چەند ساڵێک دوای وردە هەلم بەرەو پێش ڕۆی تەتەوڕی کرد سیدی پیا بوو سیدیمان چا دەکرد پاش سیدی ئیدی کامیرە هات کامیرە M7 M3000 M9000 ئیدی ئەوانەمان چا دەکرد وردە ئیدی پاشەوەی تەتەوڕات زیاتر بوو هاتینە ناو کامیرەی گچکە دیجیتال وەکو تاکو ئێستا 2007. مشتریەکانی ئێمە منەوەعات هەیە زۆرن ڕاگەیاندنا هەموو تەلەڤیزیۆنەکان زۆری دێن لۆکنەما خەڵکی دیکەش ماڵان دێتن. موسیقا کە من دەست پێم کرد دەورەی چواری ئەدادی بووم دەست پێم کرد بۆ گیتار فێر بوونەوە خۆم بەتەنیا ینی لە ماڵەوە تر خۆم فێر کرد با بڵێنەوە تا ئیشەکەوتم بازە تووری کەم لێرە لەگەر فڕقەیەکیش سۆدیۆی خۆمان کردەوە ئێرە لەگەر گروپەکەمەوە دا ئیشی سۆدیۆ و ئیشی تەسجیل و دەستمان پێ کرد بیکەینەوە هەر سۆتی و تەلحین گۆرانی و شتەکان. ئێستا پیانۆ گیتار ئاسۆکەم و تەلەبەکانش فێرەکەم تەلەبە هەیە دێتە لای من گیتار فێرە بێ هەندێک مامۆستاکان تر هەیە دێنەوە لێرە تەلەبەی خۆیان هەیە کەمان ساز و درامش هەیە لەگەڵ گروپەکەم. بەرسام سوسام هەرکەس دۆڕ بني 3 ساعات ولا كانت ما يجيش في تشارك مع راسه السياره هم السياره مدنيه رايك تفتح تقول لي سياره حريقه بيش تقول لي فوق تليفون دست بگیر فندق گرفتن پانزی خانت کردن دکاندار کردن مال کردن یعنی حداقل که مال تقریبا 20 ساله گلن اینا و یا فرد مال دابد یعنی حتی سوار حریق گهت مال دا 20 رقم چاره که او چه به کنترل سر کرد والله سعرتوان مناسبه یعنی سعرتوان 20 کیلوه بس 2 کیلو 4 کیلو 6 کیلو یه فره با مال خودی گرینگی جلت یعنی که وقتی مثلا کارب نادرسته ولت ویجار زیادت بیتیم بیتن صباحی مثلا زستانه صبح طباخ مثلا وجا چه گرینگی آگری بی مثلا وقتی بطل حریق المالا بیت پتیوینات مثلا حتی دو سیاره حریق توارا خود جین تمن از چهار سر کرد. Acho que deixa.